بەڵێ عزیزان لا تەوەری ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە ئەویش بابەتی پەروەردەیە لەگەڵکردنەوەی دەرگای قوتابخانەکاندا پێویستە هەموو ساڵێک ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی کە ساڵی نوێی خوێندن بە شێوازێکی باش بەڕێوە بچێ و وەکو ساڵانی پێشووتریش بینیمان چەندین گرفتە بوو لە پەروەردەدا هەر لە ئەو مەمۆستایانی کە داوامیانە کرد موچیان وەکو خوان نەئەدرا و هەروەها ئەو خوێندکاران داوامیان وەکو پێویست نەبوو ئەوانە بێژان وەکو بینیمان ناڕزاتیان دەرەبڕی بۆ پێی کە گرێبەس نەبوونە مامۆستای گرێبەس ئەم کێشانە هەموو ساڵێک بەردەوامە و کەرتی پەروەردەش هەمیشە لەژێر هەڕەشەیە بە پێوی کە کەرتێکی گرنگە لە هەموو کۆمەڵگایەکە پێویستە خەمی زیاتری لێ بخورێ و دەبینین زۆر کەم تەرخەمی کراوە لەوەی کە ئێمە قوتابخانەی نوێمان هەبێت ئەوە ماوەی 10 ساڵ لەبێت هیچ قوتابخانەیەک لەلایەن حکوومەتەوە نەکراوە تەنها کەسی خێرخوازە کە ئاوەڕی لە قوتابخانەکان داوەتەوە ئێمە وانێ باسی و گرفتانە بکەین کە لە پەروەردەیە هەیە ئەمڕۆژ میوانێکمان دەبێت لە شاری هەولێرەوە کە ویش خاتو شیلان عەبدوڵڵایە بانکخوازە و لەوێەوە ئێستا ئامادەیە خاتو شیلان ئەسڵاوی خوارد لێ بم کاتت باش یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم گرنگی کەرتی پەروەردە لە چیدایە؟ بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواو بەڵێ فەرموو بەڵێ سڵاوی خوای گەورەتان لێبێن بەلای بەخوای گەورە و میهرەبان سڵاوی خۆم لە تەواوی بیسەرانە و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم سڵاوی خوای گەورە لە ئێوە بەڕێز بێ لە کارمەندان لە تەواوی بیسەران بەڵێ سەبارەت بە تەوەری کەرتی پەروەردە لەم ڕۆژگارەی ئێمەدا کەرتی پەروەردە دەتوانم بڵێم کەرتێکی گرنگ و کاریگەرە بەڵام کەرتی پەروەردە لەم ڕۆژگارەدا زۆر پشتگوێ خراوە لەلایەن کاربەدەستانی ئێمەوە بۆیە گرنگێکی ئەوتۆی پێ نادرێ دەبینین هەر لە سەرەتای کردنەوەی دەرگای قوتابخانەکان کە ساڵانە دەکرێتەوانێت بە کێشە و مشکلە و بە گرفتەکان دەست پێ دەکەین کە ئەمانە گەورەترین کێشەن لە کەرتی پەروەردەدا یعنی بۆیە لە بری ئەوەی کە کاتێک زەنگی قوتابخانە لێ دەدرێت دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە لە بری ئەوەی بەرەو ڕۆخۆشی و بەرەو گەشتبینی و بڕۆین دەبێ ئێمە دەرگای قوتابخانەکان بەڕووی کێشە و گرفتەکان بکەینەوە کە ئەمە بەڕای من گەورەترین کێشەیە لە کوردستاندا کە هەموو ساڵێک ڕوبەڕووی دەبینەوە هەموو ساڵێک ئەم کێشە و گرفتانە لە باتی ئەوەی چارەسەر بکرێ لە باتی ئەوەی هەنگاو بندرێ بتواندرێ ئەم کێشانە ساڵ بە ساڵ کەم بکرێتەوە دەتوانم بڵم ساڵ بە ساڵ ئەم کێشە و گرفتانە ڕوو لە زیادبوونەکە ساڵ بە ساڵ کێشەمان زیاترە بێ کە کاتێک دەوام دەست پێ دەکاتەوە دەبینین هەر لە یەکەم ڕۆژەوانە یعنی بەڕاستی کێشە و گرفت دەست پێ دەکات کە ئەمە کێشێکی گەورەیە لە کەرتی پەروەردەدا زۆر باشە هۆکار چیەکە وای کردووە کەرتی پەروەردە پشتگوێ بخرێت لە کاتێکدا ئەیکە لە سەرەکی ترین سێکتەرەکانی بەرەو پێشبردننی هەر وڵاتێکی جیهان بگریت چاویان لەسەر کەرتی پەروەردەی بۆ ئەوەی وڵاتەکان بەرەو پێش بچێت بۆ ئەوەی ڕۆڵەکانیان لە داهاتوودا خزمەتێکی باش بە وڵاتەکان و خاک و خەڵکەکان بکەن بۆچی هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەم کەرتە لە جیاتی ئەوەی گەشەیەکی باشی پێ بدرێت پەرابێز خراوە و واکراوە کە گرنگی پێنەدرێت و بە لاڕێدا بدرێت هەندێک جار بەڵێ بەدەخۆ دەتوانم بڵم کەرتی پەروەردە ئەو کەرتەیە کە بە تەواوەتی فەرامۆش کراوە بۆیە ئێمە کاتێک دەبینین کەرتی پەروەردە لە وڵاتان لە هەموو وڵاتاندا دەبینین کە گەورەترین کەرتە یعنی پیرۆزترین کەرتە تەماشا دەکرێت کە چونکە ئەم کەرتە دەتوانێت جیلێک بەرهەم بێنێ ئەم جیلە دەتوانێت گۆڕانکاری بکات دەتوانێت وڵات بەرەو پێشەوە ببە دەتوانێت کاریگەری تەواوی لە داهاتوودا هەبێ بۆ کۆمەڵگە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا کاربەدەستانمان وعلیوان کردووە کە نایلەن جیلێکی پەروەردەکرا و بە زانست بەرهەم بێ بەداخەوە پرۆسەی خوێندن یعنی ئەتوانم بڵێن لە وڵاتی ئێمەدا ڕوو لە دابەزینە یعنی ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لە پەروەردەدا کە بەداخەوە کاریگەری لەسەر ڕوخانی کۆمەڵگەمان هەیە دەتوانم بڵێم لە ماوەی ئەم 10 ساڵ تا 15 ساڵەی دواییدا کەرتی پەروەردەمان بەرەو پاشەکشە ڕۆشتووە لە بەرەوەی بەرەو پێشەوە بڕوە چونکە کاریگەریەکی ئەوتۆی نەماوە دەبینین لە کۆندا کاریگەریەکی زۆر هەبوو لەسەر خوێندن یعنی کاریگەری خۆی هەبوو هەیبەتی خۆی هەبوو
بەداخەوە دەتوانم بڵم لە ئێستادا ئەو کاریگەری و هەیبەتەی نەماوە نەتوانی ئەو گەنجانەمان ینی بەڕاستی لە کوردستاندا گرنگین ئەو تۆ ناتەنە کەردی پەروەردە ینی کە ئەمە کێشەیەکی گەورەی لە کەردی پەروەردەماندا ڕوودەدات دەبینین لە کۆندا پەروەردە بوو ینی بەڕاستی کاری پەروەردە بوو ینی بۆ پەروەردە بوو بەڵام ئێستا چی کراوە لە ئێستادا بەداخەوە کراوەتە کەرتێکی بازرگانی یعنی توانین بڵین کەرتی پەروەردەمان بە بازرگانی کراوە کە من دەتوانم لێرەدا باسی ئەو بکەم کە بڵم هەندێک هۆکار ینی هەندێک هۆکار بۆ تەوەی کەوە کەرتی پەروەردەمان ینی چۆنەڵی فەرامۆش بکرێ و کاریگەریەکی ئەوتۆی نەمێنێ کەمی بینە لە قوتابخانەکاندا کە ئەمە هۆکارێکی سەرەکیە ساڵانە کاتی کردنەوەی دەرگاکانی قوتابخانەکان ڕوبەڕووی قوتابیانی ئێمە دەبێتەوانێ کە ئەمە هۆکارێکە و نەبوونی مەنهەجێکی پێویست بەڕاستی ئێمە دەبینین ساڵانە هەر ساڵی لە بابەتێکا و لە مەنهەجێکی پۆلەکاندا کە ئەوە دەکرێت گۆڕانکاری دەکرێت کە ئەمە کاریگەری هەم لەسەر دەتوانین بڵین خوێندکار هەیە هەم لەسەر مامۆستاش هەیە چونکە ینی ساڵانە هەندێک وانە کەم دەکرێتەوە و هەندێک وانە ینی گۆڕانکاری بەسەرەدەێک ئەمەش کاریگەریکی بڵین سلبی دەبێت بە تەواوەتی لە پەروەردەدا و دەبین نەکردنی بودجەی پێویست کە ئەمە هۆکارێکی سەرەکیە لە کەرتی پەروەردەدا ینی بودجەیەکی پێویست تایبەت بە کەرتی پەروەردە دەتوانم بڵم دابین نەکراوە یعنی ئەمە زۆر کێشەی بۆ پرۆسەی خوێندن لە کوردستاندا بۆیە دەبینین ئێستا ئەمە ئاماژە بکەم کە لە ئێستا دەرگای قوتابخانەکان وا دەکرێتەوانێتتر بەرەو ئەوە دەڕۆین زەنگی قوتابخانە لێ بدرێت دەرگای قوتابخانەکان بە ڕۆژ خوێندکاران دانا بکرێتەوە بەڕاستی ئەمە کێشەیە هەتا ئێستا حکوومەت نەیتوانیوە موچەی مامۆستایان و تەواوی بڵێ فەرمانبەران بدا کە ئەمە خۆی کێشەیەکی گەورەیە ئەگەر وا بڕوا ڕەنگە بایکۆت دەست پێ بکاتەوانێ ڕەنگە دەرگاکانی خوێندن بە ڕووی خوێندکاراندا وەکو پێویست نەکرێتەوانێ بۆیە دەبێ حکوومەت لەم کاتەدا لەم کات و ساتەدا هەوڵێکی تەواو بدە کە نەیە لێ کەرتی پەروەردە بەرەو دواکەوتن و بەرەو ئەوە بڕوا کە بایکۆتەکان دیسان دەست پێ بکاتەوانێ زۆر باشە خات و شیلان لە ئێستادا توانین بڵێن دایک و باوک پەروەردەکار خوێندکاران بە گەشتبینانە هەنگاو بنێن بەرەو ساڵی نوێی خوێندن و ئایا دەکرێت هەندێک لە داواکاریەکان جێبەجێ کرابێ بە چاو ساڵانی پێشوودا ئەزمونێک وەرگیرابێت کە ئێمە چەند ساڵە دەبینین پرۆسی پەروەردە بەرەو پێشەوە ناچێ کەمێک لە داواکاریەکان جێبەجێ بکرێت ئەم ساڵیان ئەو تا هێشتا ئێمە لە ژێر مەترسی ئەوە داین کە ئەم ساڵی خوێندنیش بە تەواوەتی پشتگوێ بخرێت و وەکو ساڵەکانی پێشووتر پرۆسەکە بە وەکو پێویست بەڕێوە نەچێت. بەڵێ سەبارەت بە خواستی هەم خوێندکاران هەم مامۆستایان دەتوانم بڵم خواستەکانیان جێبەجێ نەکراوە وەکو پێویست ئەگەر باسی خواستی مامۆستاکان بکەین دەبینین تا ئێستا حکوومەت زۆر بێباکە بەرامبەر مامۆستایان یعنی هیچ هەڵوێستێکی نییە بەرامبەر مامۆستایان کە ئەمە جێگەی ئەوەیە بڵم ینی هەڵوێستەی هەبێ و نەبوونی وتمان بودجەی پێویست بۆ مامۆستایان کە موچیان لە کاتی خۆیان پێنادرێن بۆیە تەواو ئەتوانم بڵم ژیانی مامۆستایان تەواو تەمین نەکراوە لە وڵاتی ئێمەدا بەداخەوە کە ئەمە کرفتێکە یعنی بەرەوکی مامۆستاکانمان دەگرێتەوانێ کاتێک ئەم مامۆستایە دەچێت لە قوتابخانەکان وانە دەڵێتەوان یعنی هەوڵ دەدا فێرخوازانی ئێمە فێر بکە بەداخەوە دەبێت جگەل لەوەی کە هەوڵ ئەوە بدا قوتابیەکانمان پەروەردە بکە دەبێت بیری لای ئەوە بێ بڕوە لە دوای لە تەواوبوونی دەوامەکەی بچ کارێکی تر بکە جا هەمانە بەڕاستی مامۆستایشی کرێکاری دەکا ئیشی تەکسیات دەکا یعنی ئیشی دوکانداری دەکا کە ئەمانە هەمووی خواستەکانی مامۆستای ینی بە تەواوەتی بڵین پشتگوێ خستووە حکوومەت بۆیە مامۆستا هەوڵ دەدا بڕە پیشەیەکی تر بکە جیا لە پیشەکەی خۆی ینی بەڕای من نەتواندراوە ینی بیمەی تەندروستی کە ئەمە زۆر گرنگە لە کەرتی پەروەردەدا گرنگی پێ بدرێ بۆ ئەو مامۆستایانە کە بیمەیەکی تەندروستیان نییە یعنی کاتێک مامۆستایەک نەخۆش ئەبێ نەخۆشێکی درێژخایانی توش دەبێت هەتا ئێستا بیمەیەکی تەندروستی نییە هەتا ئێستا نەتواندراوە حکوومەت ینی کارێک بکە زەویێکی باش لە شوێنێکی باش بەسەر مامۆستایانە دابش بکە یعنی مامۆستایانش لە پای ئەو هەوڵەماندووبوونەی خۆیان چەند ساڵە هەوڵ دەدەن کە فێرخوازانی ئێمە فێر دەکەن قوتابیانمان پەروەردە دەکەن ینی لە پای ئەو هەوڵەماندووبوونەی نەتواندراوە زەویێکی باشی بەسەردا دابش بکرێن یعنی تەنانەت کە نەتوانراوە خولێکی باش بۆ مامۆستاکان بکرێتەوانێ کە ئەمەش خۆی کاریگەری زۆری لەسەر کەرتی پەروەردە دەبێت کردنەوەی خول بۆ مامۆستایان یان ناردنە دەرەوەی مامۆستایان بۆ
دەرەوەی وڵاتە تاکو بتوانن چۆنەڵی ڕاهێنانێک بکەن دەورەیەک بکەن بێنەوە لەسەر سیستەمی پەروەردەی ئێمە جێبەجێ بکرێن. تەنانەت ئێستا لە بەڕێدانانی بەڕێوەرەکانش لە قوتابخانەکانماندا بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە، بۆیە دەتوانم بڵێم ئەمەش نیگەرانێکی زۆری لای مامۆستایان هەیە. بەڕاستی مامۆستای بۆمان هەیە چەندین ساڵە لەو قوتابخانەیە دەوام دەکا، زۆر یعنی پەرۆشی پەروەردە و فێرکردنە زۆر گرنگی بۆ قوتابخانە دەدات، دەوامی جدیاتی هەیە، یعنی نەتواندراوە کە ئەتواندرێ ببێتە بەڕێوەبەری قوتابخانەکە، بەڵام بەهۆی دەستێوەردانی حیزبیەوە لە کەرتی پەروەردە یعنی دەتوانم بڵێم ئەگەر مامۆستاکان سەر بە لە قوناوچەکان نەبن لەلایەن ئەوانە بەڕێوەبەرەکان دادەنرێ، یعنی ئەگەر ئەم مامۆستایە هەرچەندە بتوانێت کەسێکی باش بێت، توانێت ئەوەی هەبێ بێتە بەڕێوەبەر هەموو مەرجەکانیشی دەدا بێ، بەڵام بەداخەوە سەیرەکەی پشتگوێ ئەخرێ چونکە سەر بەلایەنێک نییە. یعنی وای لێ هاتووە بەڕاستی بە دانانی بەڕێوەبەرەکانیش لە قوتابخانەکاندا ئێستا دەبێت لە ڕێی لق و ناوچەکانەوە دابدرێ کە بەڕاستی ئەمە دەست پێوەردانی حیزبی لە کەرتی پەروەردەدا کارەساتێکی زۆر گەورەیە. بۆیە بەڕای من مامۆستایان ینی خواستەکانی وەکو پێویست جێبەجێ نەکراوە و سەبارەت بە خواستی فێرخوازەکانیشمان دەتوانم بڵێم ئەوانیش کۆمەڵە کێشە و گرفتیان هەیە. یەک لەو کێشە و گرفتانەی فێرخوازەکانمان ئەوانەیە یعنی کاتێک کە دەخوێنێ خوێندن تەواو دەکات دانامەزرێ، دەبینی پاش تەواوبوونی خوێندنەکەی کارێکی دەست ناکەوێت لە کەرتێکی گشتیە دانامەزرێ. بەڕاستی حکومت وای کردووە لە هەموو بوارەکانە دامەزراندنی ڕاوەستانوە، یعنی دەبینیت تەنها لە سیستەمی لەو بنکە بڵێ سەربازیەکانە دامەزراندن کە بەردەوامە بەداخەوە، یعنی لە بوارەکانی تردا دەتوانم بڵێم هەتاکو ئێستا دامەزراندن نییە. ینی ئەگەر واستەیە شتێکت نەبێ ئەوە هەر مافت فەوتاوە بەڕاستی کە خوێندکاران ینی بەو هیوایان کە خوێندن تەواو کەندا مەزرێن. بۆیە زۆر جارە بستنگێمان لەوە دەبێ خاتم گیان کە دەڵێ بۆ بخوێنم خۆ من داهاتوم ینی دیارە کەدا نامەزرێم، یعنی لە شوێنێک کارم پێ نادرێ، ناتوانم لە شوێنێک تاعین بم، یعنی دەبینی گەنجەکانمان بەداخەوە ڕێگەی وڵاتان دەگرنە بەر کە ئەمانە هەموو کارەساتێکە بۆ ئەم وڵاتی ئێمە بێشە. یان یەکێکتر لەو هۆکارانە بەڕای من کەوە سەبارەت بە دەرماڵی خوێندکارانە، یعنی پێویستە خوێندکاران دەرماڵەیەکیان هەبێ. ڕاستە لە زانکۆ و پەیمانگەکانە ئەم دەرماڵەیە تا حەدێک هەبوو ئەوە بوو پاش فترێکیش بڵێ ڕاگیرە، یعنی پێویستە هەبێت قەیچێکە بە ئەمە بگوازینەوە بۆ قوتابخانەکانمان بۆ ئامادەی و ناوەندیەکانمان، یعنی بتوانین بڕێکی کەم هیچ نەبێ بڕی 50,000 کە ئەمە هیچ ناکە لەسەر حکومت. بەڕاستی ئەگەر حکومت بیەوێ کەرتی پەروەردە گرنگی پێ بدا، بیەوێ کەرتی پەروەردە بەرەو پێش بڕە، قەیچێکە با بڕی 50,000 بۆ دابین بکەیت بە هیچ نەبێ ئەم 50,000 بتوانێ تۆزە لە کێشەکانی کەم بکاتەوە، هیچ دەبێت بەشی ئەو کرێپاسەی بکە کە ڕۆژانە پێی دەڕوا بۆ قوتابخانەکەی، یان ئەو لەفەیە کە لە قوتابخانەکەدا پێی دەخوا، یعنی هیچ نەبێت بتوانێت بە شێوازێک لە شێوازەکان بارگرانی لەسەر دایک و باوکی فێرخوازەکانمان کەم بکاتەوانێ. یعنی بەڕاستی وای لێ هاتوو حکومت بەداخەوە لەبری ئەوەی ببێتە هۆی کەمکردنەوەی بارگرانی لەسەر شانی قوتابیان و فێرخوازانی ئێمە، بەڕاستی بۆتە مایەی ئەوەی کە ئەرکی سەر شانیان قورسەکە، یعنی زۆر بەداخەوە ئەمە جێگەی نیگەرانەیە. یعنی بۆیە پێویستە حکومت لە کەرتی پەروەردەدا بەڕێارێکی تەواو ینی باش بدا بۆ قوتابیان. زۆر باشە خاتوشیلان، لەگەڵ ئەوەی کە کەرتی پەروەردە پشتگوێ خراوە و پەک خراوە، ئایا حکومەت و دەسەڵاتداران چیان دەست دەکەوێت لەوەی کە ئاوا کەرتی پەروەردە پەراوێز خراوە و لەگەڵیشیدا پەروەردەکاران لە مامۆستایان و وانەبێژان و مامۆستایانی گرێبەز ئایا ئەبێ ئەم کێش و گرفتانەی کە بوونیان هەیە لە کەرتی پەروەردەدا ئەبێتە هۆی ئەوەی کە سار ببنەوە لە پێگەیاندنی ڕۆڵەکانمان و هەروەها ئەوەی کە ئەزموونیشان دابەزێت لەگەڵیا؟ بەڵێ حکومت هۆکارە بۆ عفۆن سیاکەت باش تێنەکەتم بەبەستەوە بوو کە حکومت بارگرانی بەسەر فێرخوازان. پرسیارەکەم دوو بەش بووتم لەم کێش و گرفتانە کە لە کەرتی پەروەردەدا بوونیان هەیە، حکومت و دەسەڵاتداران چیان دەست ئەکەوێت وا گرنگی بە کەرتی پەروەردە نادەن؟ بەشی دومی پرسیارەکەشم ئەو بوو کە ئایا ئەم کێش و گرفتانە کاریگەری لەسەر مامۆستایان و مامۆستایانی گرێبەست و وانەبێژ دروست ئەکات لەوەی کە سار بنەوە لە پرۆسەی خوێندن و پێگەیاندنی ڕۆڵەکانمان؟
بەڵێ بەتاکید دەمای پرۆسەی خوێندن کە وای کردووە یعنی حکومت بەرگرانی بەسەر دروست کردوون لەسەر فێرخوازەکانمان کە ئەمە بێتە هۆی ساردبوونەوەی فێرخوازەکانمان ئەرکی سەرشانیان قورس دەکا بۆیە حکومت لەمەدا لە کەرتی پەروەردەدا دەتوانم بڵێم کەرتی پەروەردەی لای ئێمە یعنی بە بازرگانی کراوە کە ئەمە هۆکارێکە بۆ داڕوخانی پەروەردە بۆ سیستەمی پەروەردە بەداخەوە حکومت لەبری ئەوەی بێ دەستی گەنجەکانمان بگرێ دەستی فێرخوازەکانمان بگرێ یعنی لە کات لە پرۆسەی پەروەردەدا بتوانین پرۆسەی پەروەردە بەرەو پێشەوە بەرین بتوانین ئاستی پەروەردە لە کوردستاندا بەرەو ئاستێکی باش بەرین بەداخەوە دەتوانم بڵێم حکومت بۆتە هۆکارێک بۆ داڕوخان و فەرامۆشکردنی ئەو کەرتە سەبارەت بە مامۆستایانی وانە بێژانش بەڵێ مامۆستانی وانە بێژانش کە لە ئێستادا بڕیاری گرێبەست بوونیان بۆ دراوە من لێرە و پیرۆزبای خۆمیان ئاڕاستە دەکەم کە ئەمە ئەم بڕیارێکە حکومەتدای بڕیارێکی جێ دەتوانین بڵین دەستخۆشی بوو هەرچەندە بەڕای من لەم کاتەدا کە دوو مانگ بەر لە بانگەشەی هەڵبژاردنە حکومەت بڕیاری ئەوەی داوە مامۆستایان بکرێنە گرێبەست باشە ئەم مامۆستایانەی وانەبێژ چەندین ساڵە وانەبێژن نەدەتواندرا لە کات و ساتی خۆیدا بکرێنە گرێبەست باشە ئەم مامۆستایانە چەند ساڵ لەسەر جادەکان بوون چەند ساڵ لە بایکۆتی یعنی هۆڵەکانی خوێندنیان کرد دەبینین شەو ڕۆژ یعنی لەسەر جادەکان بوون بۆ حکومەت ئەو کاتە نەهاتە سەر خەت یعنی وەڵامێکیان بداتەوانێ وەکو پێویست بیا ئەم باشە ئەم بڕیارە نەدەکرا لە کاتی خۆیدا کاتێک مامۆستا کە بەبێ موچە و کە بەبێ موچەکانیان لەگەڵ لەسەر جادەکان بوون یعنی واکرا بۆ هۆی ئەوەی کە سیستەمی پەروەردە لە خوێندن لە وڵاتی ئێمەدا خەریب و پەکی بکەوێ بەڕاستی ینی وای لێ هاتوو کە بڵین ئەم ساڵ خوێندن لە کوردستاندا فەشەل دێنێ دەبوو ئەو کاتە بڕیارێک بدرایە کە مامۆستایان بتوانرا بچونایەتە هۆڵەکانی خوێندنەوە و بایکۆتیان بشکاندایە کە ئەمە حکومت کەم تەرخەمی بوو بەڵام لە ئێستادا دەزانێت سەروبەندی هەڵبژاردنە بەڕای من کە ئەمە یعنی دەگەڕمەوە بۆ ئەوەی کەوا لەم حکومەتە ئێمە باری لار بووە بۆیە دەبێ مامۆستایان یعنی لە هەوڵی ئەوەدا بن کە ئەم گرێبەستبوونیان بۆ کراوە ئینشاڵە گرێبەستبوونێکی ئەوە بێ دەبێت زوو بکرێنە یعنی بکرێنەوەی کە دابمەزرێت و تاینبوونێکی هەمیشەیی بەدووادا بێ بەڵام دەبێ مامۆستایان ئەم نەهامەتیانەی خۆیان لە پێش چاو بێ یعنی بەڕای من ئەگەر بێت و لە ئێستاشدا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئەگەر حکومت نەتوانێت موچەی فەرمانبەران و مامۆستایانیش بدە ئەگەری بایکۆت هەیە دووبارە بایکۆت دەست پێ بکاتەوە نەچنەوە هۆڵەکانی خوێندن یعنی بەڕاستی مامۆستایانیش حەقی خۆیانە چۆن چەندین ساڵە خوێندویانە و ئێستا نەتوانن بەرهەمەکەی وەرگرنەوانێ بۆیە بەڕای من مامۆستایان ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو کەمێ ئاماژەی پێ بکەم ئەو یەکبوونیان ئەو یەکگرتنیان کە لە کاتی بایکۆتەکانە یعنی توانیان یەکڕیزی یەکتەبایی خۆیان یعنی مامۆستاکان بە ئەم جادەیان کرد ها بایکۆتیان کرد کە ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوی کە ئێستا بەرهەمەکەیان پاش چەند ساڵێک بینیەوە زۆر باشە خاتوشیلان ئەمە بکەمە کۆتا پرسیارم گەر لە ماوەکی کووردا بتوانانی وڵاممان بێتەوە سپاس دەکەین ئێستا کەرتی ئەهلی زۆر ڕەواجی پێدەدرێ و هەمومان نەزانین ئەمە خزمەت بە منداڵی فەقیر و هەژار ناکات جینایەتێکی زۆر دروست بووە ئایا حکومەت بەڕاستی خۆی هیچ پارۆداهاتێکی نییە کە بیدا بە کەرتی پەروەردە و قوتابخانەکان ببوژێنێتەوە لە کاتێکدا بۆ هەر مامەڵەیەک کە ئەیکەی لە دایرە حکومیەکانە بڕێکی باش پارەت لێ وەرئەگرێ هەر لە بردنی بڕوانامەکەت بۆ زانکۆ هەر بۆ تاقیکردنەوەی دەرەکی کۆمەڵێک مامەڵە ئەبینین هەمووی پارەی و دوجار بۆ کەرتی پەروەردە ئەگەڕێتەوە ئەگەر ئەم پارەیە لە خزمەت نەوەکانە سرف بکرێتەوە ئایا بەڕاستی پەروەردە بە شێوازێکی باش بەڕێوە ناچێ؟ بەڵێ پرسیارێکی جوانە دەتوانین بڵین خوێندنی حکومی و خوێندنی ناحکومیەکان بەڕاستی شێوەیەکی وای دروست کردو لە نێوان خوێندکارانی ئێمەدا بۆتە هۆی چینایەتی دەبینین خوێندنگای گشتیەکان بەڕاستی حکومیەکان گرنگێکی ئۆتۆی پێ نادرێ تەنانەت بوونی کێشەی هەتا ئێستا کێشەی بینامان هەیە
بوون نەبوونی بینامان هەیە کە ئەمەوەی کردووە تەنها لە قوتابخانەیەکدا زیاتر لە دەوامێک تێدا دەخوێندرێ کە ئەمە کێشەیەکی سەرەکیە بۆ قوتابیانی ئێمە یعنی نەبوونی پۆل لە قوتابخانەکاندا کەمی پۆل یعنی ئێمەش هۆکارێکە بۆ ئەوی فێرخوازەکانمان کە بەرەو لاوازی و سستی ئەڕوە سەیرەکەی لە پۆلێکدا 45 بۆ 50 تەلەبەی تێدایە بەڕاستی ئەمە کێشەیە ئەگەر خۆی دەرس 40 دقە بێ هێشتا ئەگەر دقەیەکیشی بۆ دانی بەسەر تەلەبەکاندا هێشتا فریان ناکەوێت ینی بەریان ناکەوێت ناتوان وەکو پێویست لە بابەتەکە تێبگەن بەڕاستی تەماشاکەین ئەو خزمەت گوزاریانەی کە لە کەرتی بڵێ گشتیە هەیە لە پەروەردەدا زۆر دواکەوتووە بە بەراورد بە ئەهلیەکان سەیرەکەی مامۆستا لە ئەهلیەکاندا دەوام دەکا یعنی لە بینای خۆشە قوتابی لەوێ سەرکەوتوترە بەرەو پێش دەڕوە یعنی بەڕاستی ئەوە جێگەی داخە دەتوانم بڵم کەرتی پەروەردەمان کاتێ چین بۆ شەهادەکان ئەبێ 25,000 وەرگێ لێت وەرئەگرێ کە ڕاستی ئەمەش کێشەیەکە دەبوایە ئەوەی بە بەپەیوەندی بە پەروەردە و سیستەمی پەروەردەوە هەبە دەبوایە بەبێ بەرامبەر بووایە. دەستخۆش بێت زۆر سپاس بۆ شیلان عەبدوڵڵا چالاکوانی کۆمەڵی مەدەنی زۆر سپاس دەکەین کە لەم تەورە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ وتەکانت.